گەرە بێگومان لەگەڵ بڵاوکردنەوەی هەر کتێبێک و هەر بابەتێکی ئەدەبیە بەشێک لە نووسەران و لە ئەدیبان بە ئەرکی خۆیان ئەزانن یاخود بڵێم لە ڕاهێنەران کە چۆن بتوانن گفتوگۆ یاخود خوێندنەوە بۆ بەشێک لەو بەرهەمانە بکرێت کە لە ئێستاە لە نێو دنیای ئەدەبیاتی کوردیا هەرێک لە کتێبەکانی ئایدیای خۆشەویستی و خۆشەویستی لە سەردەمی شێرپەنجەدا دوو لەو کتێبانن کە بە خۆشحاڵیەوە لە ئێستاە لەلایەن هەریەک لە ئیبراهیم حاجی زەڵمی کە بەڕێزیان نووسەر و لێکۆڵەرن و هەروەها بەڕێز جەبار عوسمان کە بەڕێزیان ڕۆمانووس و توێژەرن توانیویانە کە خوێندنەوە و هەروەها لێکۆڵینەوە بۆ ئەم دوو کتێبە جوانە بکەن. ئەمڕۆ لە سنتەری ڕۆشنبیری سەرا لە شاری سلێمانی مناڵ پارێزی کوردستان بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجان کۆڕێکی خوێندنەوەی بۆ هەردوو کتێبی ئایدیای خۆشەویستی و خۆشەویستی لە سەردەمی شێرپەنجەدا بۆ هەریەک لە ئیبراهیم حاجی زەڵمی نووسەر و لێکۆڵەر و هەروەها جەبار عوسمان ڕۆمانووس و توێژەر ڕێکخست. بەڵێ هەڵبەت سیمینارەکەی ئەمڕۆ تایبەتە بە قسەکردن لەسەر دوو کتێبێکیان خۆشەویستی لە سەردەمی شێرپەنجەدا کاک ستیڤان شەمزینیە و ئەوی تریان ئایدیای خۆشەویستی کاک ئارام ناجی بامۆچی کە لەسەر ئەو کتێبە نووسیوت و ڕاوی کردووە. من دەمەوێت ئەمەژە بۆ بم پێشترم کتێبەی کاک ستیڤانی شووەی کاگەرانیش دواتر کە چاپکرا هەرداوام لێکرا وەکو ناساندن قسەی لەسەر کەمەوە ناساندم. بەڵام هەڵبەدەم سیمیناری ئەمڕۆ جیاوازترە. هەمیشە کتێب عادەتەن کە بڵاو دەکرێتەوە و سەرەتا دەناسرێ بۆی کە خوێنەرەکان بزانن دیدگا بۆ چوون و شێوازی ئەم کتێبە چێ فۆرمی و کتێبە چیتر لە خانە ئەدەبیاتە بێت توێژینەوە بێت لێکۆڵینەوە بێ هەر شتێ بێ هەڵبەدەم کتێبە ژەر لێکۆڵینەوەی توێژینەوەی لەسەر چەمچی خۆشەویستی و ئەمە جیاوازە دوجار کە خوێنەرێکی زۆر دەخوێنێتەوە کتێبەکە بڵاو دەکرێتەوە پێویستە هەموو ئەو کتێبانە دوجار لەلایەن کەسانی شارەزا یان کەسانی خوێنەری جددیوانە قسەی لەسەر بکرێت بۆ بکرێتە بەرباس و لێکۆڵینەوە لە ڕووی ڕێگنەی بابەتیەوەوانی هەسەنگادن بۆ کتێبەکە کرێت لە هەردوو لایەنەکەەوە لەکوێ کورتی هێناوە لە شوێدا مەسەن ئەم کتێب باتوانێتی ئاماجەکەی خۆی بپێکێت چەند سەرکەوتوو بووە یان ئەدەبیاتە ئاستی ئستاتیکای و دەقەت چییە ینی ئێمە پێویستە ئەو لایەنانەی کە نوێگەریە بیدۆزینەوە ینی قسە لەسەرمانە بکەین زۆر دەقەیە جاری وایە داهێنانێکی جوانی تایە ئێمە فرامۆشەکری ئەمە ئەرکی خەڵکی شارەزا و ڕەخنەگری جددیە کە بتوانێت ئەم لایەنانە ئاشکرا بکە و لایەنە کورتەکانی ئاشکراکە بەمەبەستی ئەوەی کە لە داهاتووە نووسەرەکە بۆ خۆی ئەو بیر و بۆچوونە جیاوازانی کەوە دەگرێت لایەن خوێنەرانەوە سوودی دەبینی بۆ کاری ئایندە هەر بۆیە من باوەڕم وایە کامیشە ڕەخنەیە مابێ ڕەخنەیەکی دروستکرد بێ بنیادگەر بێ ڕەخنەیەکی بابەتیانە بێت و خەڵکی پسپۆڕ و شارەزا لە بوارەدا قسەی لەسەرکە. ئەمڕۆ قسەکردنە لەسەر ئەو دوو کتێبە من وەکو بەشدارێک لە کۆڕەکە دەمەوێت قسە لەسەر ئەو کتێبە بکەم ئەو کتێبە کە قسە لەسەر چی دەکات بابەتەکانی چین پاشان ئەو هەوڵانەی مامۆساران بۆ خوێندنەوەی ئەو کتێبە دیارە ئەو کتێبەی کردووە بە مەتنێک دوجار ئەو ڕاوی کردوێتەوە لە دووتوێی زیاتر لە 700 لاپەڕەدا بە شێوەیەکی گشتی قسەکردنە لەسەر ئەو دوو کتێبە. پوختەی کتێبەکە دەمەوێت من لەو کۆڕەدا ئاماژە بەوە بدەم کە کاتێ ئەم نووسەرە بەڕێزە لەسەر بەهایە کە بەهای خۆشەویستیە قسە دەکات ڕاستەوخۆ دێت لە ناو کۆمەڵگاکەی خۆیەوە چاوی لێ دەکات تەماشای دەکات چییە چۆن کۆمەڵگاکەی لێ دەڕوانێ ئەو تێڕوانینەی کۆمەڵگا بۆ بەهای خۆشەویستی چییە ئەو بەرگری و ڕێگر و لەمپەرانە کامانن پاشان تێگەشتنی کۆمەڵگا تێگەشتنی جیهان تێگەشتنی معریفەی پاشخانی معریفی فەیلسوفان ئەمانە هەمووی دەهێنێت دوجار ئەو دەیەوێت پەیامێکیش بدات کە خۆشەویستی وەک بەهایەک دەبێ بمێنێتەوە دەبێ کاری پێ بکرێت دەبێ پانتایەکەی کۆمەڵگای کوردەواری داگیر بکە.